سڵاو جێگرە خۆشەویستەکانی ڕادیۆی کوردستان 24 هاوڕێ و هاودەمانی بەرنامەی زمانێمە ئەڵلقەیەکی دیکەی زمانێمە لەگەڵ میوانێکی دی و بە هاوکاری جێبەجێکار و دەرهێنەری خۆشەوی سەرکار حوسێن کۆی کردینەوە. ئازیزانم لە ئەڵلقەی ئەمجارەدا باس لە مەتەڵ دەکەین. مەتەڵ ڕۆڵێکی گرنگی هەیە لە زمانی کوردیدا و زاویەیەکی گرنگ لە فەرهەنگی زمانی کوردی دەگرێت. ئایا مەتەڵ دەتوانێت واتای دووەم بۆ وشە دروست بکایاننا و چەند زۆر مەتەڵمان هەیە. هەموو ئەمانە لەگەڵ میوانی بەرنامەکەمان کاک هۆشیار نووریلەک کە فۆلکلۆر پەروەرێکی بەسەلیقێ و زۆر بە وردی کاری لەسەر مەتەڵ کردووە تاوتوێ دەکەین. کاک هۆشیار بەخێر بێی. زۆر خۆشحاڵم کاک عەزەدین، دەستت خۆش بی هەم لەو بەرنامەکە هەم لەو دیمانەیە. پێگومان دەبێەوە بزانین زمان کۆڵەگەی نەتەوەیە لۆیە دەست خۆش بی. ئێمە پێویستیمان بە پاراستنی زمان هەیە پێش هەموو شتێک. دەست خۆش. زۆر سپاس لە بۆ تو. زۆربەی کەس پێترن خارە هۆشیار مەشهوری بەو شێوەیە. لە نێو دنیای فۆلکلۆردا ئەوانەی کار دەکەن خەسڵەتی تەمەنداریان دەدرێتێ بۆیە پێ دەڵێن خارە هۆشیار. بەڵێ کاک هۆشیار، مەتەڵ گرنجەکەی لەکوێدایە لە بۆ زمان؟ چۆن دەتوانێت زمان دەوڵەمەندتر بکە و خزمەتی زمان بکات؟ دواتە دەچینە سەر پۆلێنکردنەکە. بێگومان مەتەڵ یەکەم بۆ پاراوکردنی زمان زۆر گرنگە. یعنی بۆەوەی بتۆی لە کۆڕ و مەجلیس قسەت پێبی دەوڵەمەند بی لە ڕووی زمانەوە، ئەوە لێرە کاریگەری هەیە زمان. و دووەمیان بەشی دیوی ئەو دیوی زمان هەیە کە لۆ نمونە وەکو دەرێ بەرە دیوی دووەممان هەیە لە ڕووی زمانەوە کە دەوڵەمەندی دەکا. بۆ نمونە تو مەتەڵێک دەپرسی، مەتەڵەکە وەڵامەکەی وشەکە هیچ پەیوەندی بە ڕستەکەەوە نییە کە و ڕستە دیاری کراوە. کەواتە ئێمە دیوی شاراوەی دووەممان هەیە لە دەوڵەمەندکردنی زمان کە ئەویش وەڵامدانەوەی مەتەڵەکەیە. کەواتە ئێمە دەکرێت برین مەتەڵ هەم لە نێو کوردەواریدا ڕۆڵێکی کاریگەری هەبووە لۆ دەوڵەمەندکردنی زمان، لۆەوەی دالێتەکانی زمان جیاواز بن. حتا ئەگەر لە پێناسەی مەتەڵ ناوەکەی سیر بکەین بە چەند زۆر دالێتی وشەی جیاواز ناوی مەتەڵ هاتووە. مەتەڵ چەند ناوی هەیە؟ بڕۆینە سەر ئەو. ئێمە ئەگەر ناوەکان باز بکەین ناوی زۆرە. هەر بۆ نمونە ئاشکرا دیارترینیان ناوەکان داترینان مەتەڵمانەیە، مەیلمانەیە، مەیلمانەیە، بەبرای خۆم برێم شتانۆکمانەیە، دەرخستۆکەمان هەیە و ئەوانە هەموو یان بە لە چ پێ دەنێت چیکە چیکە بە فارسیش شەتە بە زمانەکان دیش پێ دەنێت چێستان. و کەواتە مەتەڵ ناوی زۆرە لە هەر دەڤەر و لە هەر شوێنێک. بەسێستا لە بادینان پێ دەنێن مەتەڵۆک یان مامەلۆک، یعنی جیاوازە لەگەر سۆرانی خۆمان. مەتەڵ کاک عەزەدین، ئەمن گەشتمە ئەو بڕواایی لە هەموو قۆپۆپەکانی فولکلۆری کوردی خەڵک زیاتر حەزی لێ دەکات. زۆر جوانە. کاک هۆشیار، ئەمن پێم وایە مەتەڵ جیا لە کاریگەریەکەی لە بۆ پاراوکردنی زمان ڕوویەکی دیکەیە، ئەویش ئەوەیە کە مەتەڵ دەتوانێت مانای دووەم لە بۆ وشە، مانای دووەمی فەرهەنگی لای وەرگر و بەکاربەر دروست بکات. چونکە تۆ کە پرسیارێک دەکەی مەتەڵێک دەپرسی وشەیەک بەکاردێنی، بەڵام مانایەکی شاراوە لە پشت ئەو وشەیە هەیە، ئەو وەڵامەکەیە. خەڵک لە نێو گەڕان بە دوای وەڵامەکەدا مانای دووەم کە دەدۆزێتەوە هەست دەکات ئەو پرسیارەی تۆ وشەیەک بکاتەوە، مانایەک بکاتەوە، بەڵام تۆ مەیلێکە دروست کردووە لە پشت ئەو مانایەکی هەیە. ئەوە کەواتە دەوڵەمەندکردنی فەرهەنگ. بەحەقەت دەستخۆش بکات عەزەدین. ئێمە دەبی ئەوە بزانین ئەو کەسانەی کە لە داهێنانی مەتەڵ بابرێن شارەزانە زمانزانە چی باش. بەڵێ یعنی جگەلەوە دەوڵەمەندە لە ڕووی ئەوەی فەرهەنگەکی دەبی لە نێو دڵدابی، لە نێو مێشکدابێ، لۆی بتانی بەو زمانە پارا و سادەیە قسە بکە. دەبێ ئەوەش برین زمانی مەتەڵ زمانێکی سادەیە، یعنی ئەو زمانە قورسەنی هەموو کەس، بەڵام هونەرێکیشی تێدایە. بەڵام لەگەر ئەوەشدا هونەرێکی زۆر مەزنە. لۆ نمونە ئەو کەسانی کە لە مەتەڵ
داهێناندا چست و چالاکن و دەپرسن لە خەرێک بێگومان کەسێکی زمان پارا و خۆشەویست و زمان شیرنن کەسمان نەدیتێ بە ڕقی مەتەڵک بپرسی دایم بە ڕووخۆشی دەپرسێ ئەوجا جیاوازی مەتەڵ لەگە پرسیاری دی ئەوەیە ئەو کەسەی کە مەتەڵ دەپرسێ ناڵێن مەتەڵەکی بپرسە دەڵێ مەتەڵەکی دادینم بزانم چێ دەزانێ وەڵام داتەوە داهینان ئەوەنیە باست کردەوە پرسیارکاری مەتەڵ و وەڵام دەرەوە جیاوازیان ناویان چی پێ دەڵێن ناوی خۆیان هەیە ئەمە مەتەڵ داهێنانمانێ ئەو کەسێک کە مەتەڵ دەپرسی ئەوە داهێنانە لە مەتەڵەکە ئەوەی تریان کە وەڵام دەداتەوە ئەو وەڵامەکەیتی لە نێو مەتەڵەکە هەڵهێنانی مەتەڵەکەیە زۆر جار کاغزەدین شتە شتریشەیە مەتەڵ بەتەنی بەوەیە کەس نییە دایم دەبی گشتیبی گروپە پێک دێ یان بابرێن لە ماڵێک خاو خێزانێک لێک دەپرسن بزانم چێ مەسەن بەو شێوەیە ئەگە سیناریۆەکەی نیشاندەین دەڵێ مەتەڵەکی دادەینم بزانم چێ هەڵی دینی یان دەرێ مەیلەکمەیە مەیلانێ ئەوە چێ لە ناو باخچەی سوڵتانێ یعنی دەپرسی دەرێ سەرتاکەی کو حەیران دەرێم مەتەڵیش دەرێ مەیلەکم هەیە لە مەیلانێ بەڵێ بەو شێوە لەوە دەپرسی بە وشەیە دەست پێ دەکەن جوانە ئەجا من مەبەستم ئەوە بوو بۆ نمونە تۆ لەبارەی زانستەوە پرسیارێک دەگڵێ پرسیارێکی زانستی پرسیارێکی ئاینیە بۆ نمونە دەڵێی پێغەمبەر دوردی خوا لەسەر لە ساڵی چەندی کۆچی وەفاتی کرد وانە ئەوە پرسیارە مەتەڵ نییە جیاوازە ئەوەی وەڵام دەداتەوە وەڵام هەڵێنان نییە جوانە کازن شتە شتریشەیە زۆر جارێ من لە ڕاگەیانەکان دەبین ئەو کەسانی شارەزانین لە بواری مەتەڵ پەندی پێشینیان دەپرسی دەکاتە مەتەڵ ئەم خۆم جارێک لە یەکێک لە ڕاگەیانەکان جێم لێ بوو کابرا گوتە من پێشکەشکارەکە گوتە من مەتەڵێکتان لێ دەپرسم هەشتەمە شام کرد مەتەڵ نەبوو پەندی پێشینان بوو ینی لۆ نمونە دەیپرسی دەیگۆ ڕاست بە و بڕۆ لۆم تەواوکە ڕاست بە بڕۆ ڕێشێرەوە پەندی پێشینان ڕاست بە بڕۆ ڕێشێر ئەو هیچ پەیوەندی بە مەتەڵ نییە جیاوازەیە دەمێ و جیاوازە دیاری بکەمە پێم خۆشە جیاوازی پند و مەتەڵمان پێ بڵێ بەسەر چاو مەتەڵ ڕستەکە دەپرسی کاک عەزەدین لۆ نمونە دەرێ سەد قودی سەمەد قودی هەسەتی لێ قودی وەڵامەکەی هەنارە بەڵامە تووەرە سەر پند زۆر جیاوازە دەرێ لۆ نمونە هەر بابرێن ڕاست بۆ بڕۆ ڕێشێر دەرێ مرۆڤ پێویستە ڕاستگۆبی پێویستە وابی منەت دەبی کە ڕاستگۆ زۆر دەتوانێت کتێبی لە سەدا بنی شانۆگەریەک نمایش بکەی درامایەکی لەسەر دروست بکەی بەڵام مەتەڵ وەکو گوتمان بە یەک ڕستە یەک وەڵامە یەک گوشەیە وەڵامەکەی وەڵام تاو کۆتایی هەندی پێشیان وانە دەمەشتە چیتر برم کاک عەزەدین ئەوانەی لە مەتەڵ داهێنان و هەڵێنان زیرەکن دایم ناو کۆمەلگا لە قسەکردن سوست و چالاکتر و دیارترن ڕەوانترن و بەسەلیقەترن خۆشەکی هەیە مەتەڵ وەڵامی حازر بەدەستیان دایم نیشانە شوێنن لە قسەکردن زەلوێ تەمەشا دەکەین ئەو کەسانی لە مەتەڵ بابرین زیرەکن مێشکە چ فراوانیان هەیە چ زوو وەردەگرن زوو دەدەنەوە کەواتە مێشێک ئەوەیە تو دێڵێ مێشێک مەتەڵ کار لەسەر چالاکی مێشک دەکات خێرایی مێشک دەکات ینی ژیری مرۆڤ زیاد دەکات چالاکتی دەکات ینی لە وەڵامدانەوە لە کردەی حیسابیدا ینی وەک ئەوەی مێشک کردارێکی باشکاری خێراتر ئەنجام بدا هەتا کاک زەندرێن ئەو منداڵانەی کە لە مەتەڵ هەڵەهێنان زیرەکن ئایندەیەکی گەشتیان دەبی لە دوا ڕۆژ کەواتەم ئەمە مێشتیان فراوانترە زوو تشت وەردەگری کاوشەر من ڕێیم وایە بۆیە ئەو کاریگەریەی هەیە چونکە مەتەڵ پرسیارێک نییە وەڵامێکی هەبێ وەڵامێکی هەبێ کە تۆ بتەوێ فێری بی ینی دەڵێن ساڵی ئەوەندە فلان ڕوودا و ڕوویدا کە خوێنتەوە ئەوە زانیاریەکە و هەتا بەڵام مەتەڵ بەبێ ئەوەی زانیاریەکە هەبێ و بیخوێنیەوە دەکرێت بە کۆششی مێشک وەڵامەکە ببینیەوە بەبیرکردنەوە وەڵامەکە بەدەست دێ ئەگەر زیرەک بێ دەرێ وشەکەی وتەکەی دەرێتن وەڵام لە پرسیار تێگەیشتنی وەی وەڵامە بەڵێ لە مەتەڵ لێرە بیرکردنەوە نیوەی وەڵامەکە بڵێ ئەگەر توانیت بیر بکەوە بینە پێش لە بازنەی پرسیارەکە یان مەتەڵەکە باڕێنکە ناکرێ بڵێن مەتەڵەکە تو بزانە چ شەک بەکار هاتووە و ئەو شەیەک کارێکی هەیە تۆ ناوی ئاژەڵێکت بەکارهێناوە لە ناو مەتەڵەکە دەبێ بزانین ناوی ئەو ئاژەڵە
ئەو ئاژەڵە ڕەفتارەکانی چیە لە کوێ دەژی ینی هەموو ئەو شتانی پەیوەندی بەوە هەیە دەتگەینتە وەڵامەکە بە وردی بەدووادا بوو جوان ئەوجە بە نمونەیەکمان بدە دەڕۆینە سەر پۆلێنکردەکان چەند زۆر مەتەڵمان هەیە ئەمە لۆ نمونە مەتەڵوا لە مرۆڤ دەکا بیر بکاتەوە بە دوای بابرین بە دوای شتێکدا دەگەڕێ سەرچاوەکە ببینتەوە سەرچاوەکە چێ وەڵامی مەتەڵەکەیە لێرە چۆن دروست دەبێ ئەتو بیرت کردەوە هەر ئەوە نییە قەتش نەمانزانیە ئەتو مەتەڵ لە یەکە چی بپرسی ئیلاگە کابرا لەبەری بی مەگەر یەکسەر وەڵامدا ئیلا بیر دەکاتەوە کەواتە بیرکردنەوە وا لە مرۆڤ دەکا بگاتە ئەنجامەکەش وەڵامەکەیە ڕاستە کاگۆشار چەند زۆر مەتەڵمان هەیە بەرێ مەتەڵ دوو جۆری سەرچیمانەیە بەڵام شەش لە قپۆپی لێ دەبێتەوە دوو جۆرە سەرچەکە چین مەتەڵ گوتمان داهێنانە و مەتەڵ هەڵهێنانە ئەوە ینی لاەنە سەرچەکەیتی لاەنە سەرچەکە دا بەشەبی لە بۆ پرسین و وەڵام کە داهێنان بەرێ دەبتە پرسیارکردنەکە هەڵێنانیش وەڵامەکەی بەڵێ شەش زۆرمان هەیە لە مەتەڵ یەکەمیان دوای دۆزینەوە ناو دەکات وەک دەڵێ ئەو لای پەرژین ئەو لای پەرژین تێدایە کۆتری نەخشین وەڵامەکەی چاوە ئەوە داوای ناوەک دەکات کە وەڵام دێەوە بەڵێ وەڵامەکەی لە ناوێک گەڕان بە دوای ناوێک بەرێ دوممان هەیە لۆنمان دەڕێ لە ڕۆی چاوەشەکردنە داوای ڕوونکردنەوە بەگاندنی ئالۆزیەک دەکات چۆن هاتو سەرنج بدەکات ئەزدین دەرێک کانی لەسەر دارە کانیە لەسەر دارە ئەتوە زای لەگە کانی ئاویتی کەچی مەبەستەکەی ئەوەی دەرێت کانیە لەسەر دار کانیە لەسەر لەگە کانیە لەسەر دار دەڵێ باش خوشتە کانی لەسەردارە کە دەڵێ کا نییە لێرە لغزی داهێنانەکە لا دەربڕینی ڕستەکەدایە کە گوتت کا نییە لە سەردار ڕوونە بێت و کەشفە بێت بەڵام کە بڵێ کانیە لە سەردار بەیەکەوە بدەمجیکەی جا دەبێ هەڵهێنەری مەتەڵەکە بۆ خۆی ئەوە تەقاتعیکە پارچەی کە تا دەیدۆزێتەوە زۆر کاک ئەزەدین لە ڕووی پێشکەشکردنەوە کاریگەری هەیە بەڵێ دەربڕینەوە جا ئەمن با مەتەڵە چاوشێوت پێ بڵێ دەڵێ کوێرێک مرد شەڵغەمی دەخوارد کوێرێک مرد شەڵغەمی دەخوارد آخر کە مرد چۆن شەڵغەمی دەخوا ناوەڵە پاقلەی دەخواندێک کەس دەڵێن نا هاوڕەیەکی هەبووە هاوڕەیەکەی شەل بووە شەلەکە غەمی دەخوا کە کوێری هاوڕێی ئەوە هەمان چاوشێوە دەستخۆش یان زۆری سێممانێ تەتەڵەکردنی زمان تەتەڵە ئەم درم کاک ئەزەدین سێزا لە سەیەک بۆم برێ قۆندرە قاوەکە قاڵە قوڕاوی لە قوڕات سەقیوە قۆندرە قاوەکە قاڵە قوڕاوی لە قوڕات سەقیوە قۆندرە قاوەکەی قاڵە قوڕاوی لە قوڕات سەقیوە ئەو پێ دەڵێن تەتەڵەکردنی زمان ئەو تو دەتوانانی بەڵام من ناتوانم تەتەلەکردنە کاکە زەدین بڵێ ئەگە بێت و زمان ڕابێ لەسەر تەتەلەکردنی زمان زۆر ئاسایی دەبێت ئەوە وەرزشی زمانی زۆر پێویستە ئەو عەزەڵانەی زمان دەبێت زۆر چالاک بن تەمرینێکی زۆر پێکرد دەتوانی کۆنتترۆلی بکەی و بیڵی ئەوەش هەر دەبێت دەچێتە چوارچەوەی مەتەڵ کاگۆشار تەتەڵەکردنی زمان سێم بەشی سێم زۆرە چ دیمانە داوای ڕوونکردنەوەی خێزانی دەکا خزماتی دەکا پەیوەندی کۆمەڵایەتەکان لۆ نمونە درێ برای مێردمە و کوڕم نییە برای مێردمە و کوڕم نییە یان دەرێ کوڕیتی و برای مێردیتی برای مێردیە و کوڕیچەیە ئەوە داکە و کچەک مردیان بە بابە و کوڕە کردیە داکەکە مردی بە کوڕەکە کردیە کوڕەکە کچەکەی داکەکەی هینایە ینی داکەکە بێوەشم بۆ کچە چێ کچەکە مردی بابەکە کردیا وەحاسرێت و جاری وەسەر لێ سوور دەمێنەوە کوشتە ڕووی دەداتن ئەجا شتێکی هاوشێوە با منیش پرسم بڵێم دەڵێ حاجیەک بە پێش ماڵمان داهات بابم برای حاجەکە بوو حاجەکە برای بابم نەبوو خوشی بوو پێنجەممان هەیە دای ڕوونکردنەوە بە ئەنجامگانی ئالۆزیەک دەکات بەسەندەری کابرا لە مانجی ڕەمەزان نوێژی دەکرد هاوڕی داوە نوێژەکەی بەتاڵ بوو کە سەری هەڵبڕی ڕۆژەکەی شکا کە سەلامی داوە تەلاقی کرد چۆنە ئەوە دووبارەیکەوە ئەو لە چ جۆرێکە ئەوەی داوای ڕوونکردنەوە بە ئەنجامگانی ئالۆزیەک دەکات سەر سوور دەمین لێک پرسیار لۆ نمونە دەرێ کابرا لە مانجی ڕەمەزان نوێژی دەکرد هاوڕی داوە نوێژەکەی بەتاڵ بوو کە سەری هەڵبڕی ڕۆژەکەی شکا کە سەلامی داوە تەراقی کرد جوان ڕوونکردنەوە با بدەم وەڵامەکەی کابرا بە تەیموم دەستنێ ژێرگتی هاوڕی داوە ئاوی دیت لەگە سەلام ئاوری داوە کە تەبەر چاوی ئاو کە ئاو حازر بیت تەیموم بەتاڵ دەبێت
کە سەری هەڵبڕی تەماشادەکە ڕۆژ شەراتێک نانی خواردی ڕۆژەکە شکا نابی ڕۆژ شەر بێ تەلاقی داوە سەلامی تەلاقیکەت هەر ژنێک ئەگەر پیاوەکەی ما بیژین بابرین لۆ نموناگە نمونەک بینەوە پیاوەکە بەدیل ژیرایە 30 سال دیار نەبووە ئافرەتەکە شووی کردەوە کە تەماشاکە مێردی یەکەمی دیت تەلاقی دەکەوی لە ئەو مێردەی دومی کە پێی کردیە ئەوە حالەت سێمە یعنی بەو شێوەیە مەتاڵ زۆر زاری وا هەیە لێک مەتەڵدا کۆمەڵێک پرسیار کۆمەڵێک پرسیار وەڵامی تێدا هەیە شەشەممانەیە دوای ڕوونکردنەوەی ژمارە دەکا ژمارە چۆن دەرێت لە دەردێنی هەر دەدەمینێتەوە ئێمە دەرێن سفر دەکات کەچیەوە پەنجەوانێت پەنجەکە دەمینێتەوە ئەو شش زۆرمانەیە کاک ئازادین ئێمە گەشتین هەیتمان ئەوجا بابرێن پۆڵینکردنی لایانی ئاینیمان هەیە لایانی ڕوەکمان هەیە لایانی جەستەی مرۆڤمان هەیە مەتەڵی تێدایەوە بۆ نمونە ئەگە ئاینەکە هەڵبژێرین دەرێ یەکە و نابی بەدوو خۆی پەروەردگارە یەکە و نابی بەدوو وەڵامەکە لە خۆیتی ڕاستە ئەگە بینە سەر جان لەبەران دەرەوە چێت دەڕوا و زمانی نییە یان دەخورێ زمانی نییە ماسیە مەتەڵمانەیە لەسەر ڕووەک دەرێ فاتمۆکەی سەر بەکەزی سەری پڕە لە دەرزی کەنگرە فەرمو ئێمە کەواتە دەکرێت برین مەتاڵ زۆر دەوڵەمەندە لە هەموو لایەنەکان و لە قوپەکانی ژیان کاگۆشار لە کوردەواریدا چ ناوچەیەک زیاتر بە مەتەڵ بەناوبانکە لە کام ناوچەی کوردستان مەتەڵ زۆرترە خۆی لە ڕۆژهەڵاتی کوردستان مەتەڵمان زۆرە وە لە هەورەمان وە لە سۆرانیش بابرین لە کۆیە زیاتر و هەیە تۆ دوو شوێنت پێشەچی گوتن ینی سەرنجیمنی بردەسەر مەژوەکی دوور کورد بەڕەچەڵک لە زاگرۆزیەکانە و لە زاگرۆزیەکانیش لەوەی لە کوردیش کۆنترینی هەورامیەکانن کە ئێستا ماون تۆ گوتت ڕۆژهەڵات و دواتش گوت هەورامیەکان کەواتە مەتەڵ مێژوێکی زۆر دووری هەیە لەگەڵ کورد ئەو دوو شوێنە ڕۆژهەڵات کۆنترن لەگەڵ مێژووینەتەوەیدا چونکە تێکڵاویەکیان لەگەڵ فارسدا هەیە لەگەڵ فارسیش هاو بەرەبابین ئێمە لە ڕووینەتەوەەوە ئەگەر وابێ مەتەڵ ڕەچەڵەکێکی کوردی هەیە لە نەتەوەکاندی ئەگەر هەش بێ دەبێت ڕەچەڵەکێکی کوردی هەبێ دەبێ ئەمە و بزانین لە بەرەبەیانی مێژووەوە ئەو لە قوپۆپانی فلکلۆری کوردی بوونیان هەیە هەلەگە دروستبوونی بابن لەوانەیە لەناو ئەشکەوتەوە شتە دروست بیچکەلۆ کورتەمیش حەزی بەخا و خێزان بۆ لەگەر لەسەر یەک سفرەکۆ ببنەوە هەر کاتەشی مرۆڤ کە لەگە یەک بوو چش دروست دەبی کاتی خۆشی تەلەڤیزۆن و رادیۆ و ئامێرە پێشکەوتوانە نەبووە مرۆڤەوە کات بەسەر بردن زدەمێ باز بکەم کە مەتەڵ سوودەکانی مەتەڵ چی ئەگەر بکرێ باسکرد فەرمو یەک لەوانە بۆ کات بەسەر بردنە کاتی خۆی شەویان لێنە ڕۆیە لە شەوگارێکدا مەتەڵیان لێک پرسێ هەیتمان بۆ زیاتر دەوڵەمەندکردنی زمانە مەتەڵ سێمیان بۆ نزیکبوونەوە لە یەکتر مەسەیستاگە من بە سای مەتەڵ نەبایە لە ڕاگەاندن بەرنامەم نەبایە من نەدەناسرام کەواتە مەتەڵ بۆ هۆکاری ئەوەی من خەرک تەمەشام بکە یان ژێم بۆ بگری هەشە بۆ هۆشیارکردنەوەی ئەو کەسە لەناو خەرک بە زۆر بە هۆشیار و زیرەک دادەنرێ کەوانەی مەتەڵ لە خەرک دەپرسن وەکو مامۆستایەک سەیر دەکرێن ئەوانی دی بە قوتابی کەواتە دەکرێت برێن مەتەڵ بۆتە هۆکارێکە گەرموگرکردنی مەجلیس و زیاتر پاڵاوکردنی زمان و زیاتر لێک نزیکبوونەوەی مرۆڤەکان و بۆتە هۆکاری ئەوەی کە ئەو مرۆڤە لە ناو خەڵک دیار بێ بەڵێ کاگۆشار ئەمن شتێکی دیم بیرکەوتەوە مەتەڵ لە پۆلێنکردنیەکی زەمەنیدا پێم وایە دەبێتە دوو جۆر مەتەڵێک هەیە کە با بڵین فۆلکلۆریان با بڵین مێژوێکی کۆنی هەیە وەکو پند کەسێک نییە خاوەنی مەتەڵەکە بێت نەتەوە خاوەنیتی هەموو مەتەڵانی کە تۆ بەڵام مەتەڵی دیکەمان هەیە مەتەڵ چونکە ئەمە گوتمان جیاوازی پرسیار و مەتەڵچە مەتەڵی دیمان هەیە وەکو ئەو مەتەڵانی کە لە گۆڤار و ڕۆژنامەکاندا سەردەمێک زۆر باو بوو پرسیارێکی دەکرد دەیگوت وشەیەکە 6 پیتە پیتی یەکەم و دووەم و پێنجەمی کۆبکەوە دەبێتە فلانشت پیتی سێم و چارەم لەگەڵ یەکەم دەبێتە فلانشت ناوی شارێک دەردەچوو
ناوی شاعیرێک دەردەچوو ئەوە جۆرێکی دیە لە مەتەڵی نوێی پێ دەڵێن پێم وابێەوە کاغزدین مەتەڵ هەر مەتەڵە بەس قۆناغ ڕۆڵ دەبینی مەسەن لە قۆناغێک وا بووە تەنها مەتەڵ لە نێو خاو خێزان و دوای چوتە بندیواری مزگەوتەکان و دوای چوتە دیوەخانەکان و فراوانتر بووە ئێستا و قۆناغی تێپەڕیاندێ مەتەڵ لۆ نمونە ئێستا بەرنامەی تایبەت هەیە لە کەناڵە ئاسمانیەکان لە کەناڵن لۆکاڵیەکان ئێستامەوە قسە لەسەر مەتەڵ دەکەین ئەدێمەوە لە قسە مەتەڵ و قۆناغی تێپەڕاند لە نێو چەند کەسێک بی جگەلەوە ئێستا لە گۆڤارەکان لە ڕۆژنامەکان گۆشە هەیە لەسەر مەتەڵ خەڵاتی نایە پێ بوو مەتەڵ هەلهێران جگەلەوەش مەتەڵ ئێستا پێشترەگە کتێبەبی بەس دەسەر لەگەر پەندی پێشان لەگەر لە قەکانتی فلکلۆر ئێستاوەی بڕێ کتێبی تایبەتمانێ لەسەر مەتەڵ جگەلەوە مەتەڵ بۆتەوە کارێکەوەی دالێکتەکان لێک نێزیک بوونەوە مەسەر مەتەڵێکەیە بە بادنی گوتراوە ئێستا لە ناومە سۆرانەکەدا هەیە یان لە نێو کرمازی باشوور و باکورد یان خوار و سەرودا هەیە کەواتە دەکرێت برین مەتەڵ ئێستا پانتایەکی باشی داگیر کردووە و ڕۆڵێکی باشی بینیوە لە ڕاگەاندن و قۆناغەکە ئێستا بە شێوازە چیدی پەرەیسەندیە جگەل وەش کارزە نێمە ئێستا مەسەن لۆ نمونە ئەگە من باز دە خۆم و مەتەڵ بکەم ئەو گرنگی من بە مەتەڵمدایە یەکێک بوومە لەوانەیە کە تاکە کەس بوومە مەتەڵم کردە شێوەی ڕاستە و خۆ نەک بچم لە ناو خەرک بپرسم ڕاستەخۆ خەرک پەیوەندی دەکرد یان لە بەرنامەکدا بەرنامەی رادیۆی تەلەڤیزیۆنی بە هەردووچی دەمگردە گروپ ڕاستەخۆ پێشکەشم دەکرد یان خەرک بە تەلەفۆن جوابیاندا قۆناغەکە بۆ ئەوەی پەری پێ بدرێ جگەلەوە زۆرترین مەتەڵە هەچار پارچەی کوردستان ئەمن کۆم کردەوە ئەمن خاوەنی نیمە وەکو کۆم کردەوەی با پیرانە بەڵام فلکلۆریەک تایبەتمەندیە کاغەزەدین شێ بەڵاوی کردەوە دەبتە خاوەنی مەسەن لە مەتەڵ ئێستا من 1939 مەتەڵم بە وەڵامەوە بەڵاو کردەوە ئێستا من خاوەنی مەتەڵم کاگۆشار لەو مەتەڵانە مەتەڵی نوێشی تێدایە بەرێ لەسەر شوێن من ناوم لێ ناوی مەتەڵ و شوێن لۆ من دەرم ناوی 5 شوێن بینە لە ژمارەیە کە تا 5 دەست پێ بکە یەک مالە دوو گرتکان سێکانی 4 تا 5 جوین ها 5 ژمارە تێدا دەرم کاکەزەدین 5 مەتەڵم لۆ بینە ڕەنگەکانی تێدابی چێلەشین گردە ڕەشە بەردەسپی چۆمە زەردەرا گردە سۆر ڕەنگەکان وەم کرد منداڵ بە تایبەتی یان کەسی تر هەرزەکار یان بە تەمەنیش بیر بکاتەوە لەسەر شوێنەکان لەسەر گوندەکان لەسەر ناوچەکان مەتەڵمانەیە بەس لەسەر جانلەبەران کاگەزەدین لۆ نمونە چەند ناوێکم پێ برێ ڕیوی و شێر و مامزوو ئاژەڵی تێدابی ڕیویە شێراوە مامزاوە پلنگان کلگمشک زۆرن تیمار ماری تێدا کەواتە ئێمە ئەوە بابرین ئەو داهێنانە من کردم لە ناو مەتەڵ لە کوردستان بۆ 22 جار کتێبەکەم چاپ کردە جارێ 2040 دانا لەو کتێبە ڕۆیوە بڕوا دەکەی کاغزانە کتێبێ بە خۆم نەمایە شتێکی تر بە برای خۆم برێم کتێب لە بازار نافرۆشەوەنیە کاغزەدین زۆر بە دیاری دەدەیەکە تااقەتینە بخینەوە کە چێوانەی من مەتەڵم دایتێ بەرگەکانی پێشتری ئێستا داوای بەرگەگ نوێەکان دەکەن کە هەندێک جار نیتم بیدەمێ مەبەست لەوەیە خەرک زۆر تامەزرۆی مەتەڵەکە مەتەڵ آخر تایبەتمەندیەکی هەیە کورت و بە چێژە مەجلیس خۆش دەکە مەسەن کابرا دێ لاپەڕێک دەخوێنیتەوە 15 مەتەڵ تێدا 15 بابەت وەرەگری لە یەک لاپەڕ بەڵام ڕۆمانێک دەخوێنیتەوە 300-400 لاپەڕە بە دوای یەک چیرۆکدا دەڕوە هەیە سەلیقە و تااقەتی خوێندنەوەی درێژی نییە بەڵام لە لاپەڕەیەکدا 15 بابەت و مەتەڵ بە وەڵامەوە خۆشترە لە بووە کارزان شتێ پێشوە قسە جەنابەت بڕم مەتەڵ خێزانیە کە تو لە تەلەڤیزۆن دەپرسیان لە ڕادیۆ ئەم زۆر بەشداری دەکە پیاوەکە دەرێ ئەوە هاوسەرەکەم دەرێ فرانشتە منداڵەکە دەرێنا فرانشتە کەواتە خێزانیە ینی تۆ ڕاستە لە تەلەڤیزیۆن پرسیارەکە دەکەی بەڵام لە وەڵامەکە لە بۆوان ئەوان هەمووان پێکەوە مشاوەرە دەکەن بزان چۆن هەڵی بێنە یان جاری زاوا لە ماری غەزووریتی درەوە غەزوورم دەرێەوەیە خەسوم دەرێ ئەوەیە کەواتە لێک نزیک بوونەوەی خێزانیشە گروپ دروستە گروپ دروست دەبی کاگۆشار دوا قسەت لەبارەی مەتەڵەوە پێت وایە مەتەڵ دەتوانێت بمێنێتەوە بەردەوام بێ لە نێو کۆمەڵدا لە جیهانی تەکنۆلۆژیا و پێشکەوتندا و لە هەمان کات دەتوانێت خزمەتی زمان بکە زمان دەوڵەمەندتر بکە دیسان بە بەردەوامی کاغزین تا مرۆڤ بمینێ لە قوپۆبەکانی فلکلۆری کوردی دەمینێ وەکو نەتەوەی کورد بەڵام جاریوە کپ دەبی جاریوە گەشە سەدەسەنی ئێستا مەتەڵ گەشەی سندووە و بەرەبەر و زیاتریش دەبی برێلو چەند پێجمان بینیوە چەند کەناڵمان بینیوە چەند شوێنمان بینیوە
چەند گروپمان بینەوە گەشە بە زیاتر بە مەتەڵ دەدەن بەڵام من یەک ڕەخنم هەیە تێبینیمێ لە سەوانەی شارەزایان نیە لە مەتەڵ بانەچم ببنە پێشکەشکاری بەرنامەی مەتەڵ یان زۆر کەسم دیتە کاغەزەکەی لە پێش چاو بووە نەیزانی بخینتەوە مەتەڵەکە ئەو جا لە خەرچی پرسیە زاری وا شێواندیتی جاری وا هەیە مەتەڵ و پەندی یا ئیدیۆم و قسەی نەستەقی لێک جیاواز نەکتەوە لەگە مەتەڵ هاتی بووتە پێشکەشکاری ئەو بەرنامەیە ولو جەماوەری هەیە ئەمە دەرێم نا ئەوانە با تەواو بستە ناخی شتەکە ئەو جەبیکەن دومەگە سەبارەت بە دەوڵەمەندکردنی زمان برێ ڕۆلی کاریگەری هەیە بۆ دەوڵەمەندکردنی زمان و دەبی ئەوەش برێم کاغەز دەدین ناکرێ ئێمە برێن ئەکەم نییە لە مەتەڵ دەکەم هەیە ئەندەی بە زمانێکی سادەی خۆماڵی قسە بکەیت نابێت و بە زمانێکی چکەمە زمانیستان دەرمانیا برێ شتە دروست بووە ئەتو دەکا ئازادی لە دەربڕینی مەتەڵ ئەم زۆر زار خەرک لەوانەیە و گلەیە برێولو ئەتو خارە شار لە کەناڵێکی بە زمانی هەولێری قسە دەکەیان بە سنووری هەولێر نا فلکلۆری کوردی زیاتر لە ناوچەی هەولێر و لە هەورەمان گوتمان بەناوبانگە نەگەشت نەپرژایتە سەرەوەی بستە دۆک و سلێمانی بەو شێوە فراوانە کاوە شار دەستت خۆش بێ من پێشنیارەکرد بووەکەم چکە کار زۆر لەسەر مەتەڵ کردووە بەهۆی فۆنۆلۆجی مەتەڵەکان پێم خۆشە پۆلێنێک بۆ مەتەڵ بکەی بە پێی ناوچە ینی هەر مەتەڵێک بە پێی پێکهاتە ڕستە یەکەیەوە دەزانی هی کام ناوچەیە بۆ نمونە جارێک پیاوێکی باڵەکایەتی لی پرسییم مەتەڵێکی لە من پرسییم گوتی چواری چێڵێ هەشتێ دێڵێ 16 ماڵە فێڵێ ئەوە چییە دەربڕینەکە هی ناوچەی باڵەکایەتیە ئەوە لەوانەیە لە دەشتی هەولێرە شەبی لاولێرێ چاری چێرێ کە ئەگەر هەردووکە بکاتە کوردستانی هەر ینی پانتایی کوردستانە بەڵام ئەگەر هەر بەو شێوە دەربڕینا بوو چواریە چێڵێ هەشتێ دێڵێ 16 ماڵە فێڵێ کەواتە ئی ناوچەی باڵەکە پێم خۆشە پۆلێنێکی ئەو های بۆ بکەیت چونکە وەڵامەکەی گوتت گوانی جوانم ئاژەڵەکان کاغەز دەدین من لۆ پۆلینکردن شتێکی ئاسانترم کردی و باشترم لەوانەیە کردبی لۆ نمونە هەر مەتەڵێک لەو کتابانەی من سیر بکەیت بە پیت دەست پێ دەکات لە ئەلف تا یا هەموو وەڵامەکەش لە پیتی ئەلف تا یا دەست پێ کردیا هەرتۆ کە دەیخینەوە دەزانیەوەی چیان دەڤەرە بۆ ناسینەوە نا من مەبەستم پۆلینکردنێکی زانستیە لە ڕووی ناوچەکانەوە لە بۆ بۆ ئیشی لەسەر بکرێت بەڵام یەک شتەیە کاغەز دەدین زۆر زارە و مەتەڵە بابرێن هەرە و مەتەڵی دەشتی هەولێرە یان دەشتی کۆیە باڵەکاتێکە کردیتە زمانی خۆی ئەوەش هەیە تەواوە دەکرێت بە وردی بە دوای دابچی بگەڕێنەوە سەر ساغەی لەکوێوە سەری هەڵداوە کاگە شار زۆر خۆشحاڵ بووم خێربەی دیسان بۆ بەرنامەکەمان من زۆر سپاسی تۆ کاچی دەرهێنەر و ئەو رادیۆ ئازە دەکەم کە شوێن پەنجەتان دیارە لە خزمەتکردن بە تایبەتی بەرنامەکەی بەڕێزت لە ڕووی زمانەوە زۆر سپاس خۆشەویستان ئەڵلقەی ئەمجارەی زمانێمە کۆتایی هات ئومێدەوارم سوودێکمان گەیاند بێتە ئێوە و خزمەتێکیش بۆ زمان ڕێز و خۆشەویستی عەزەدین و هاوڕێی خۆشەویستم کاکسەر حوسێن بۆ ئێوە لە بەرنامەی زمانێمە هەوڵەدەین هەموو زاویە بچووک و گەورەکانی زمان ئاوڕ لێ بدەینەوە ئێوەش لەگەڵمان بن بۆ ئەوەی دەست بە شکۆ و باڵای زمانەوە بگرین تاڵقەیەکی دیکە سپاردەی خوابن